سڵاوتان لەبێت هاوڕێیان خۆشحاڵین کە دووبارە لە ڤیددیۆیەکی نوێدا گەڕینەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. زیاتر لە 7 ملیار مرۆڤ لەسەر ئەم زەویە دەژێت و هەمووشیان جیاوازن لەگەڵ یەکتریدا و شایانی ئەوەن کە گوێ لە چیرۆکی ژیانیان بگرین. منیش لەم ڤیددیۆیەدا باسی دەسەیرترین منداڵەکانی جیهانتان بۆ دەکەم کە جیاوازن لەگەڵ منداڵە ئاسایەکانی تردا. ئەگەر ئەم بابەتت بەلاوە سەرنجڕاکێشە ئەوە دەتوانیت تا کۆتایی ڤیددیۆکە بینەربیت. یەکەم جاری ئیلیانە. وێنەکانی ئەم منداڵە تەنها بەڕێکەوت بڵاوکرایەوە لەلایەن فۆتۆگرافەرێکەوە بە ناوی مۆری کە پیشەی ئەو بریتیە لە وێنەگرتنی خەڵک لە وڵاتە جیاوازەکانی جیهاندا و پاشان لە ئەکاونتە تایبەتیەکانی خۆی بڵاوی دەکاتەوە و کاتێک وێنەکانی ئەم منداڵی بڵاو کردەوە سرنجی زۆربەی بەکارهێنەرانی سۆشیال میدیاکانی بۆ لای خۆیەوە ڕاکێشە و بە یەکێک لە جوانترین منداڵەکانی جیهان ناوی دەهێنرا و تەنانەت فۆتۆگرافەرەکەش سوودمەند بوو چونکە ژمارە زۆر لایک و فۆڵۆی بۆ هات بە بۆنەی وێنەکانی ئەم منداڵە بچووکەوە. هەرچەندە ئەم منداڵە کەسێکی زۆر شەرمنە و شارەزاییەکی وهای لە جیهانی سۆشیال میدیادا نییە، بەڵام ئەو لە شتێک دەزانێت، ئەویش چۆن ڕاوەستانە لە بەردەم کامێرادا و لەو کاتەوەی ئەم منداڵە وێنەکانی بڵاو بۆیەوە گۆڕانکاریەکی زۆر بەسەر ژیانی داهات و خۆی و خوشکەکانی لە ئێستادا کار بۆ چەندین کۆمپانیای جلوبەرگ و دیزاینی جیهانی و هەرێمی دەکات و توانیان ناوبانگێکی زۆر بەدەست بهێنن. دووەم، ئاڤا کلارک. کاتێک لە دایک بوو ڕاستەوخۆ پێشبینی ئەوەیان دەکرد کە منداڵێکی جیاواز دەردەچێت لە داهاتوودا کە خاوەنی دوو چاوی شینی کراوە هەیە لەگەڵ قژێکی لولی ڕەنگ زەرد و پێستێکی سپیدا. ئەمە شتێکی ئاسایی نییە چونکە دایک و باوکی ئەم منداڵە ڕەنگی دەموچاویان ڕەش بوو و خاوەنی چاوێکی ڕەنگ قاوەیی بوون و هۆکاری ئەوەی منداڵەکەیان بەم شێوازە دەرچووە دەگەڕێتەوە بۆ نەخۆشیەکی بۆ ماوەیی کە پێی دەوترێت مەهاق و هەر کەسێک تووشی ئەم نەخۆشیە بێت ڕەنگی پێستی سپی دەبێت و ڕەنگی چاویشی دەگۆڕێت و چەندین کێشە لە پێسیدا دروست دەبێت. بۆ نمونە ئەو جۆرە کەسانە هەستیاریان توش دەبێت ئەگەر زۆر لە ژێر خۆر بمێننەوە و هەروەها چەندین کێشەی تریش، بەڵام ئەگەر زۆر بە خراپی ئەو نەخۆشیە بگرن تووشی کێشەی زۆر دەبن و خۆشبەختانە ئاڤا کلارک بە خراپی ئەو نەخۆشیەی نەگرتووە، بۆیە بارودۆخی باشترێکە لە چاو کەسە توش بووەکانی تردا، بەڵام ئەویش بای خۆی کاریگەری خراپی لەسەر هەبوو چونکە ئەم منداڵە ئێستا بینینی چاوی زۆر باش نییە، لە ڕێگەی چاویلکەوە دەتوانێت شت بخێنێتەوە، بەڵام کاریگەریە باشەکەی ئەوەیە کە ئەم منداڵە چۆتەتە نێو جیهانی ستایل و مۆدێلەوە و وێنەکانی لە زۆربەی سۆشیال میدیاکان و گۆڤارەکاندا بڵاو کراوەتەوە و توانیوێتی ناوبانگێکی زۆر باش بەدەست بهێنێت. سێەم، ئۆلیڤیا فرانسورث. منداڵێکە لە تەمەنی 7 ساڵیدایە و ئەم منداڵە وەکو مەتەڵێکی سەرسوڕماوی لێ هاتووە لە لای پزیشکەکاندا. ئەم منداڵە تووشی نەخۆشیەکی دەگمەن بووە کە ئەو نەخۆشیە وای لێ دەکات هیچ هەست بە برسێتی و بێتاقەتی نەکات و هەروەها هەرگیز هەست بە ئازار و ترسیش نەکات، بۆیە ناسراوە بە کچە ڕۆبۆتەکە. هەموو ئەمانە بەهۆی نەخۆشیەکەوەیە تووشی بووە. لەوانەیە ئێستا ئێوە بڵێن نیعمەتە ئەگەر تووشی ئەم جۆرە نەخۆشیە ببیت، بەڵام دایکی ئۆلیڤیا بیرروڕایەکی تری هەیە و پێی ناخۆشە کە کچەکەی تووشی ئەم نەخۆشیە بووە و لە ڕۆژێک لە ڕۆژەکاندا ئۆتۆمبیلێک زۆر بە خێرایی پێکدادانی لەگەڵ منداڵەکەدا کرد و بۆ نزیکی 10 مەتر کچەکەی فڕێدا. ئەوانەی ئەم ڕووداوەیان بینی بڕوایان نەدەکرد کە ئەم کچە جارێکی تر بتوانێت بگەڕێتەوە بۆ نێو ژیان، بەڵام دوای چەند خولەکێک ڕاستەوخۆ کچەکە هەڵسایەوە سەر پێی خۆی و بە جۆرێک کە هیچ شتێک ڕووی نەداوە و بە ڕێگەی خۆیدا ڕۆیشت. چوارەم، کاران سینگ. ناسراوە بە درێژترین منداڵی جیهان. کاتێک لە دایک بوو درێژی باڵای 160 سانتیم بوو و لە تەمەنی 2 ساڵیدا درێژی باڵای گەیشت بە مەترێک و 22 سانتیم و کێشی 42 کیلۆگرامە. ئەم ژمارانە بە تەمەنی منداڵێکی 10 ساڵان دەکات، بەڵام کاران تەمەنی 5 ساڵە و خاوەنی ئەم ژمارانەیە لە کێشی و باڵایدا و درێژی باڵاشی لە ئێستادا گەیشتۆتە مەترێک و 68 سانتیم و بە بیر و بۆچوونی پزیشکەکان بێت ئەم منداڵە لە تەمەنەکانی داهاتوویدا درێژی باڵای زیاتریش دەبێت، تەنانەت لەوانەیە ببێت بە درێژترین کەسی جیهان و پزیشکەکان دووپاتیشی دەکەنەوە کە ئەم کوڕە هیچ کێشەیەکی لە جێستەیدا نییە و خاوەنی لە شولارێکی سەلامەتە.
پێنجەم شارلۆت کارسێت بچووکترین منداڵی جیهان لە ساڵی 2007 دوو هاوسەری بەریتانی بە پەرۆشەوە چاوەڕێ هاتنە دنیای منداڵی سێیەمیان بوون و لە کاتی دووگیانیدا پزیشکەکان هیچ حاڵەتێکی مەترسیداریان نەدۆزیەوە و هەموو شتەکان بە شێوازێکی ئاسایی بەڕێوە دەچوو بەڵام لە کۆتاییەکەدا کە 4 هەفتە پێش لە دایکبوونی منداڵەکە پزیشکەکان ئەوەیان سەلماند کە منداڵەکە تووشی نەخۆشیەکی زۆر دەگمەن بووە تەنانەت تا ڕادەیەک دەگمەن بوو کە نەیانتوانی هیچ ناوێک لەو نەخۆشیە بنێن و پزیشکەکان بە دایک و باوکەکان وت کە چەند مانگێک نابات و منداڵەکەیان گیانی لەدەست دەدات بەڵام دواتر ئەم قسەی پزیشکەکان ڕاست دەرنەچوو و ئێستا شارلۆت تەمەنی 10 ساڵ دەبێت و ژیانێکی ئاسایی بەڕێوە دەبات زۆریش خۆشەویستە لە نێو خێزانەکەیدا و هەروەها وەکو هاوڕێکانی دەچێت بۆ قوتابخانە بەڵام لەبەر ئەوەی قەبارەی زۆر بچووکترە لە چاو منداڵەکانی تردا دایکی ناچار بوو جلوبەرگی بووکەڵە بکاتە بەری و هەندێک جلوبەرگی تریش کە خۆی بۆی دروست دەکات هەرچەندە شارلۆت کەسێکی دڵخۆشە لە ژیانیدا بەڵام نەخۆشیەکەی زۆر گیر و گرفتی بۆی دروست کردووە بۆ نمونە کێشەی بۆ دروست بووە لە کیسەی جگەریدا و ئامێری هەناسەدانیشی زۆر لاوازە و چەندین کێشی تریشی هەیە بەڵام ئەو سەرەڕای هەموو ئەو کێشانەش هیوای بۆ ژیان لەدەست نەداوە و بە چاوەڕوونیەوە تەماشای چواردەورەکەی دەکات. شەشەم لولا شوێڵ کە ناسراوە بە باربی ڕەش و خاوەنی هەوادارێکی زۆرە لە سۆشیال میدیاکاندا و هۆکاری پەیداکردنی ئەم هەوادارانە دەگەڕێتەوە بۆ جوانیەکەی خاوەنی لە شولارێکی ڕێکە و ڕوخسارێکی ناوازەی هەیە و زۆربەی کۆمپانیا بەناوبانگەکان هەوڵی ئەوە دەدەن کە ئەم کچە ڕازی بکەن هەتا لە کاری دیزاین و مۆدێلدا بەشدار بێت لەگەڵیاندا و دووپاتیشی دەکەنەوە کە ئەم کچە داهاتوویەکی سەرکەوتووی دەبێت بەهۆی ڕوخسار و لە شولارەکەیەوە سەرەڕای ئەوەی لولا کەسێکی ڕەشپێستە بەڵام بەهۆی جوانیە ناوازەکەیەوە ئەوە نەبووتە هۆکار بۆ ئەوەی ڕێگە لە بەناوبانگبوونی بگرێت جوانیەکەی ئەم کچە لە خەیاڵدا نییە تەنانەت زۆر کەس وا دەزانن ئەم کچە لە هەسارەیەکی ترەوە هاتووە و تەنها بە بڵاوبوونەوەی وێنەکانی دەتوانی بە ماوەیەکی کەم هەوادارێکی زۆر لە خۆی کۆ بکاتەوە. حوتەم ناریانە لە یەکێک لە گوندەکانی وڵاتی رووسیا دەژێت و بەهۆی ڕوخسارە سەرنجڕاکێشەکەیەوە توانیوێتی خۆی لە دڵی زۆرترین کەسدا بچەقێنێت هۆکاری ئەم ڕوخسارە سەرنجڕاکێشە دەگەڕێتەوە بۆ نەخۆشیەک بە ناوی مەهاق وەکو پێشتریش باسمان کرد هەر کەسێک تووشی ئەم نەخۆشیە ببێت شێوەی ڕوخسار و قژی بەم زۆرەی لێدێت و زۆر کەس بەم منداڵە دەڵێت شاژنی بەفری یاخود سپی وەک بەفر و کاتێک وێنەکانی بڵاو بۆیەوە کۆمەڵە داواکاریەکی زۆر بۆ خێزانەکەی ئەم منداڵە هات بۆ ئەوەی ڕێگەیان پێ بدەن منداڵەکەیان بەشدار بێت لەگەڵیاندا لە تاقیکردنەوەی جلوبەرگە مۆدێرنەکاندا بەڵام دایکی ناریانە هەموو ئەم داواکاریانەی ڕەت کردەوە و هەروەها وتیشی کە منداڵەکەی من پێویستە قوتابخانە تەواو بکات و بگاتە تەمەنێک کە خۆی بتوانێت بڕیار بدا لەسەر ئەو شتانەی کە دەیەوێت و ناریانە خۆی دەیوت کە من دەمەوێت لە داهاتوودا ببم بە پێشکەشکاری جلوبەرگ و دەمەوێت کەناڵێکی تایبەتم هەبێت لە یوتیوب بۆ ئەوەی بتوانم ڤڵۆگەکانمی تێدا بڵاو بکەمەوە. هەشتەم نویز مانوێل کاتێک کێشی ئەم منداڵە مەکسیکیە لە تەمەنی دەمانگیدا گەیشتە 30 کیلۆگرام بە فەرمی بە قەڵەوترین منداڵی جیهان ناسرا چونکە ئەم کێشەی ئەم منداڵە هەیەی هەر منداڵێکی تر بێت لە تەمەنی 6 بۆ 8 ساڵیدا ئەو کات خاوەنی ئەو کێشە دەبێت و زیادبوونی کێشی بەم شێوازە خێرایە بۆ هۆکاری ئەوەی کۆمەڵە کێشێکی زۆر لە جەستەیدا بۆ دروست بکات پزیشکەکان دەڵێن کە ئەم منداڵە تووشی نەخۆشیێکی زۆر دەگمەن بووە بە ناوی پاردەر ویل کە یەکێک لە نیشانەکانی ئەم نەخۆشیە بریتیە لە کەمی گریژبوونەوەی ماسوولکەکانی لەشدا کە ئەمیش دەبێتە هۆی زیادبوونی کێشی ئەو کەسە بە شێوازێکی زۆر خێرا و ڕێگە لەو کەسە دەگرێت بە شێوازێکی تەواو لە ڕووی جەستەییەوە گەشە بکات و هەروەها واشی لێ دەکات کە هەمیشە برسی بێت و ئارەزووی زۆری بۆ خواردن هەبێت و بەو شێوازە تووشی قەڵەویەکی لە ڕادە بە دەری دەکات کە ئەو قەڵەویە وەکو هەڕەشەیەکی جەستەیی وایە بۆ ئەو کەسە و لە ئێستادا دایک و باوکی ئەم منداڵە هاوکاری مادی کۆ دەکەنەوە بۆ ئەوەی بتوانن چارەسەرێک بۆ کێشەی ئەم منداڵەیان بدۆزنەوە.
نۆیەم لێزی کلارک بێزارکەرترین منداڵی جیهان. ئەم منداڵە بەوە ناسراوە کە منداڵێکی زۆر ئاژاوە پەرستە و هەموو ئارەزوەکانی ئەوەیە کە بتوانێت کێشە بنێتەوە. ئەم منداڵە لە ماڵەکەی خۆیاندا وەکو شەیتانێکی بچووک وایە. ناسراویشە بەوەی کە ئارەزوو دەکات ئازاری ئاژەڵەکان بدات و چەندین جارێش کلکی سەگی بڕیوەتەوە و چاوی پشیلەشی کوێر کردووە و بگاتە هەر باخچەیەکیش هەموو گوڵەکانی لێ دەکاتەوە. و جارێکشیان کاتێک سیارەکەی باوکی پیس ببوو هەڵسا بە چەقۆیەک لە تەنیش دەستکی سیارەکەەوە نووسی بووی بمشۆ. ئەم کچە هەموو سنوورەکانی تێپەڕاندووە و کاتێک بڕیاریدا ببێتە هاوڕێی کچی سەرۆگۆزیرانی پێشووی ئەمریکا بە ناوی باراک ئۆباما و هەر کاتێک بیویستایە قسە لەگەڵ کچەکەی باراک ئۆباما بکات ڕاستەوخۆ پەیوەندی بۆ کۆشکی سپی دەکرد و بۆ ماوەی 167 جار کە تەلەفۆنی بۆ کۆشکی سپی دەکرد ڕاستەوخۆ بە تووڕێەوە دەیوت من برادری کچی سەرۆگۆزیرانم و هەر ئێستا دەمەوێت قسەی لەگەڵ بکەم. و لەگەڵ ئەمانشدا ئەم کچە شەیتانیە ماڵی خۆیانی کردبوو بە کەشتیەکی ئاوی چونکە چەندین جار کاتێک دایک و باوکی لە ماڵ نەبوون ئەو دەچوو ئاوی دەستشۆرەکانی دەکردەوە و بەجێی دەهێشت و چەندین جارێش گاڵتەی بە باوکی دەکرد. لە کاتی نووسنیدا بۆ نمونە دەچوو بە قەڵەم دەموچاوی دەنووسی یاخود کیسەی زەبڵی بەسەریەوە دەبەستا. بە کورتێکی ئەم منداڵە ژیر نییە و توانیوێتی بەهۆی کارە شەیتانیەکانیەوە ناوبانگی خۆی لە سۆشیال میدیاکاندا دەربکات و بە ئاژاوە پەرسترین منداڵی جیهان بناسرێت. دەیەم جۆن کریگ کارل خاوەنی 300 ددانە لە نێو دەمیدا. منداڵێکی فلیپینیە بە کێشەی زیادبوونی ددانیەوە دەناڵێنێت لە زیاتی ئەوەی 32 ددانی هەبێت خاوەنی 300 ددانە. بەپێی ئەو زانیاریانەی کە دەستمان کەوتووە دایک و باوکی ئەم منداڵە لە سەرەتادا هەستیان بەوە نەکردووە کە منداڵەکان خاوەنی ددانی نائاسایی هەیە بەڵام کاتێک تەمەنی گەیشتە 2 ساڵی بۆیان دەرکەوت کە منداڵەکەیان خاوەنی 50 ددان هەیە و لە کاتێکدا هاوتەمەنەکانی ئەو خاوەنی 20 ددان بوون و لە تەمەنی 5 ساڵیدا بڕیاریاندا سەردانی پزیشک بکەن چونکە لەو کاتەدا ژمارەی ددانەکانی گەیشتە بوو بە 150 و دوای 4 ساڵی تر بارودۆخی خراپتر بوو چونکە ژمارەی ددانەکانی بوو بە 300 و هەروەها ئەم منداڵە هەڵسا بە ئەنجامدانی چەندین نەشتەرگەری لە ئەنجامدا توانی 40 ددانی خۆی دەربهێنێت و پێویستی بە 7 نەشتەرگەری تریش هەیە بۆ ئەوەی بتوانێت هەموو ددانە زیادەکانی دەربهێنێت و پێشبینیش دەکرێت کە ماوەی 4 ساڵ بخایێنێت و پزیشکەکان دەڵێن کە ئەم منداڵە کێشەی زۆری هەبوو هەتا توانی فێرە قسەکردن ببێت بەهۆی ددانەکانیەوە بەڵام لەبەر ئەوەی منداڵەکە هیوای لە دەست نەدابوو و بەردەوام هەوڵی دەدا لە ئەنجامدا توانی فێرە قسەکردن ببێت و ئێستا یەکێکە لە باشترین خوێندکارەکان لە قوتابخانەکەیدا. کام لە منداڵانە بەلای تۆ سیرترین منداڵی جیهان بوو ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسن. ئەگەر هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکت بۆمان هەیە ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسن و زۆر سپاست دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوویت. ئەگەر ڤیدۆکەمت بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکە و ئەگەر بەدڵیشت نەبوو ئەوە دیزلایکی بکە بەڵام بە مەرجێک دەبێت هۆکاری دیزلایکەکەم بۆ بنووسیت هەتا بتوانم هەڵەکانم چاک بکەمەوە و لە بیرشتان نەچێت کە سەبسکرایبی کەناڵەکەم بکەن چونکە ئەوە گەورەترین پشگیریە بۆ من بۆ ئەوەی بەردەوام بم لەسەر کارەکەم و هەروەها ڤیدۆی زیاترتان بۆ دابگرم و زۆر سپاسان دەکەم ئەگەر ئەم ڤیدۆیم لەگەڵ هاوڕێکانتان بۆ شیر بکەن و هیوادارم کە توانی بێتم لەم ڤیدۆیەدا زانیاریەک یاخود شتێکی بە سوودتان پێ بگەێنم و لێرانەشەوە گەیشتمە کۆتایی ڤیدۆکەم. ئینشاءڵڵا ڤیدۆکەمتان بەدڵ بووە و تا ڤیدۆیەکی تر و کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.